بەناوی خوای گەورە و بەخشندە و میهرەبان بەڕێزان خۆشەویستان خۆشحاڵین لەوانەیەکی تازەی فێرکاری ئادۆب فۆتۆشۆپ لە خزمەتی هەمووی ئێوە زێدە ئازیز و خۆشەویستداین ئەی فێرخوازە گوڵەکان چ ئەوانەی لە مێژە لەگەڵ ئێمەنا و بە خێراتنێکی زۆر گەرمی ئەو بەڕێزانش دەکەین کە تازە بوونەتە فێرخوازی ئێمە و ڕۆژانە لەگەڵ ئێمەنە لەوانەی تازەدا بەڕێزان بۆ ئەم ڕۆژ دێنە سەر توڵێکی تازە لە نێو توڵەکانی ئەدۆب فۆتۆشۆپێ با ئێمە زۆر وانەکە لێک نەچێشینەوە یەکسەر دەست پێ بکەین ئێستا ئێمە بڵین ئایدرۆپ ماخین لەوە پێم وابوو لە ئاخیروانە بوو یان برێن وانەیەک پێش ئاخیر بوو لە ڕێزی ئایدرۆپ کە تۆ کلیک بەرنادەی لە لای خوارەوە توڵێکمان هەیە پێی دەگوترێت ڕولەر توڵ تقریبا ناوەکەی بەخۆیەوەی ڕولەر یعنی بڵین مەستەڕە یاخود پێوانەکردن لە نێو ئەدۆب فۆتۆشۆپدا کاتێکەوە تۆ پیکچەرێکت هەیە فۆتۆیەکت هەیە هەر شتێکت هەیە بتەوێ پێوانەی شتەکانی ناو ئەو پیکچەرە بکەیت لە نێو ئەو کانڤاسێکە ئێستا هەانە بۆ نمونە ئێستا ئێمە دەرکەیەکمان هەیە دەرگایەکمان هەیە ئەگەر بمانەوێت پێوانەی ئەم پەنجەرەی لای سەرەوە بکەین چەند بە چەندە ئەوە لە ڕێگای ئەم ڕوولەرە ئەم کارەت بۆ دەکرێتن لە زۆر حاڵاتدا ڕەنگە تۆ پێویستت بە پێوانەکردن هەبێتن تاوەکو بزانی بڵین پێکاتەکانی ناو پرۆژەکەی تۆ درێژی و پانی و کورتیان چەند بە چەندە منە کاتێکەوە تۆ لێرە کلیکت کرد کلیکەکە بەرمەدا ئەم هەیە لە دوو پڵسیێت لە بۆ زیاد دەبێتن پڵسی یەکەمیدانە لە پڵسی دووەم ئێرە هەتا ئێرە یەکسەر لە بۆت پێوانە دەکاتن یعنی ئەلە نقطەیە تا ئەو نقطەیە بە پێوانە دەمانداتێ ئەگەر ئێمە بچینە بەشی ئۆپشن کە هەروەکو وتمان هەر جارێکەوە تۆ ئۆپشنت هەبێتن بەشی ئۆپشن تایبەتە بەو تووڵەی کەوا تۆ بەکاری دەهێنی جازانی من تکایە لەگەڵ ئێمە بێن ئێستا ئێمە X و Y و وەروە WHمان هەیە لێرە لەگەڵ A وەروەها لەگەڵ L1 جا خۆشەویستان ئێستا ئێمە کاتێکەوە ئەم دوو بەشەی دەبێنین ئەمە ڕێژەی برین ڕێژەی لە نێو کانڤاسەکە بە کاملی ئەگەر ئێمە کۆنتڕۆل زیرۆ لێ بدەین X بریتە بڵێن ئەم مەستەڕێمان کاتێکەوە کێشا بڵێن ڕێژەی پانی ئەو مەستەڕەیە لە نێو کانڤاسدا لە نێو پانیەکەدا مەوقیعەکەی بڵێن لۆکەیشنەکەی کەوتوتە X پانیەکەی ئەوەندەیە هەنی مەوقعی لە نێو کانڤاسدا ئەگە بیتت ئەوە دیتەوە هۆرزێنتەڵەکەی یعنی لەباری پانیدا وەروەهاواش لەباری برێن ڤێرتیکەڵیەکەی کەوتوتە ئەو مەوقیع بڵێن لەباری پانیەکەی ئەلێرە وەروە لە بانی بڵین لێرەش هەتا ئێرەش لە باری درێژەکەیدا بوو ئەوە زۆر گرنگ و جێگای باەخنیە بۆ ئێمە لەو کاتەدا وەروەها بڵین ئەلێرە ئێستا ئێمە هەمانە پێوانەی ویدث یعنی درێژەکەی بڵێن بریتە لە چەند لە 306 پیکسل ئەلێرە تا ئێرە بریتە بڵین لە 306 پیکسل وەروە هایەکەشی بەعاستەم ئێمە ئەگەر بتوانین برێن بە مستەقیمی دایبنین ئەوە بەبێ هایدەوی بەس تۆزێک هاتوتە خوارەوە ئەم هایە ئێرە ئەویشی پێواوە کە 2 پیکسل ئە نقطە لە بۆ ئەو نقطەی 2 پیکسل بەرزی هەیە ئەلێرە تا ئێرە ئەلێرە ئەمە 2 پیکسل نزمترە بۆیە ئەگەر ئێستا ئێمە بڵێن دانەیەکی تر بچێشین ئەم جارەیان ئەگەر ئێمە دانەیەکی تر بچێشین بۆ بڵێن بۆ ئەوەی کەوا ئێستا ئەلێرە دانەی پێشترمان کلێرکەین کلێری لێ بنێ ڕشکەینەوە ئەم جاریان ئەلێرە بۆ ئێرە شفت دابگرین لەگەڵی زۆر بە مستەقیمی خەتەکەمان دەڕواتن بە ڕاستە و ڕاستی یەکسەر پێوانەیەکت دەداتێ هایەکەی سفرە هیچ خواریەکی تێدا نییە وەروەها وە گۆشەی خواردبوونەوەی برێن چەند گۆشە سوڕاوەتەوە ئەلێرە بۆ ئێرە بچێشین گۆشەیەکەی 90 6 چەندە لە نووسێ گۆشەشمان سفرە توچێ بەڕاستی کێشەمانە لە L1 بریتە لە مەستەڕەی یەکەم یەکسەر پێ دەڵێتن لێرە لە بۆ ئێرە بریتە لە چەند بریتە لە 311 پیکسل بەم شێوێ دەتوانین پیکسل پێوانەی نێو ئەو بەشانە بکەی کە لە نێو چدا هەیە لە نێو ئەو پرۆژێکەوە ئەتۆ کردیتەوە بۆیە بەڕێزان ئێمە فاسلێک وەردەگرین و بەشە میهمەکەی ڕوڵەر کە بێگومان زۆر بمان ئیشمان پێ دەبێتن لەو بەشەی وانەکەماندا کە هێشتان پێی نەگەیشتوین
جا بەڕێزان بەخێربێنەوە و هەروەها تۆ ئەگەر ئێمە کلێر بکەین دووبارە بڵێن دانەیەکتر تۆ دەتوانانی بەستونی بە شێوازی ستونی بڵێن چ بکەی پێوانەی ئەو بەشە بکەی کەوا تۆ بەدڵتە ئەگەر شفتی لەگەڵدا بگری زۆر بەڕاستی دێتە خوارێ. ئێستا ئەمە درێژیەکەی ئەو جارە ویرزەکەی سفرە، ویرز یانی پانیەکەی سفرە، تەنها هایەکەی بۆ پێوانی ئەویش بریتە لە چەند لە 207 پیکسل، وەروە گۆشەکەشی بریتە لە 90 گۆشەیی، ینی بە ستونیەکی تەواو هاتۆتە خوارێ. ئەمە دەرسەمان تۆزێک هەندەسیە وەلەو بخۆمان لە هەندەستە زۆر باش نینە، ینی لە بواری پێوانەکردن. جا بەڕێزان خۆشەویستان ئێمە ئایا چۆن بتوانین لە یەک کاتدا درێژی و پانی بچێشین تاوەکو بزانین درێژەکەی چەندە و پانیەکەی چەندە. تۆ جارێ پانیەکەی وەربگرە کلیک بکە، وەروە شفت دابگرێت تاوەکو بەڕاستی بۆت بێ بەم شێوە. ئەو جارە وەرە دوایین نوقتەی مەستەڕەکەت کۆتا نوقتەکەی کۆتا خەڵی ئاڵدا بگرە کە ئاڵت داگرت گۆشەیەکت بۆ دەبێتەوە شکلی ماوسەکەش دەگۆڕێتن، ینی لە شێوازی نازم کات خۆی ئەوە چمان پێدەگۆ بەڕاستی لاوەکەم نەبیر کردە. ئەوە کلیکی لەسەر دەکەی کلیک دەکەی، ئەو جارە عینان تۆ کە کلیکت کرد یەکسەر مەستەڕێشکت بۆ زیاد دەبێت، ئەو جارە شفت دابگرە تاوەکو بڵێن تۆ بتانی بە شێوازی ڕاست تاوەکو خوارێ مەستەڕەکەت بێنی. ئێستا ئێمە دوو مەستەڕەمان هەیە ئەلێرەدا، بەڵام ئەگەر ملاحەزە بکەن ئەوەی کە گۆڕاوە L1مان هەبوو، L1 تەفاسیلی مەستەڕی یەکەمە کە دەرێ بریتە لە چەند 310 پیکسل، L2شمان بۆ زیاد بووە، L2ش بریتە لە چەند 202 پیکسل کە بریتە لە چێ لە درێژەکەی L1 بخۆی دیارە مەستەڕی یەکەم پانیەکەی مەستەڕی دووەمیش درێژیەکەیە. بەم جۆرە تۆ دەتوانین لە یەک کاتدا درێژی و پانی بچێشی، بەڵام ناتوانانی بڵێن ناتوانانی مەستەڕێشتر زیادکەیت چکە حالەتەن یان درێژە یان پانە، یان ئێستا من دانەیەشکە بۆ ئێرە زیادکەم یان پانە یان درێژە. بەم شێوە تۆ دەتوانی بە دوو مەستەڕا هاتوچۆیەکانی خۆت ئەنجام بدەیت و پێوانەیەکی زۆر دقیق و دەرەجەیەک لە نێو بەشەکانی بڵێن فۆتۆشۆپ هەر شتێکت ویست پێوانەی بکەیت. جا بەڕێزان با ئێستا ئێمە کلێر لێ بدەین کاتێکەوە تۆ پێوانە دەکەین نمونە کاتێکەوە لە ڕاستەوە بڵێن عەفۆن لە چەپەوە بەرەو ڕاست دەڕۆی، ئەگەر ئێمە بڵێن شفت دابگرین دەبینین بڵێن پێوانەکەمان بریتە چەند لە 311 پیکسل چیە درێژیشە بڵێن لە بواری ئەوەی عەفۆن پانیە بە پانی کێشایتمان ویرزەکەی 311 بووە. دەتوانین یعنی احتیمال نەکەی سەر ئەو ژمارانە یەکسەر بێ بزانە L1 کە کێشات تو حالەتەن پانی کێشاوە بریتە لە 311 پیکسل. جا بەڕێزان خۆشەویستان کاتێک لە چەپەوە لە بۆ ڕاستدەی ژمارەکە دەبینی بە شێوازێکی وایە، بەڵام ئەگەر ئێمە ئەو جارە لە ڕاستەوە بۆ چەپ بچین، ئێستا برین لە ڕاستەوە بۆ چەپ بچین تقریبا هەمان ژمارە دەداتێ، بەڵام دەیکاتە چێ دەیکاتە سالب برن لە وریزەکەی وا نیشان دەداتن کە بە سالب هەروەندە فەرقیە لە چەپەوە لە ڕاستەوە بۆ چەپ دەبێتە سالب. ئەوانە جەماعەتی هەندەستەی زیاتر سەریان لەو مەوزوعی دەرەچی. جا ئێستا پرسیارێک لەوانەیە لە مێشی ئێوەی ئازیز و گوڵ دروست ببێتن. بەڕێزان خۆشەویستان بەڕاستی ئێمە زۆر شانازیەکی بێسنوور بە هەموو یەکەی ئێوە دەکەین کەوەی ئێستا لەو دەقە و لەو سانیەیەدا سەیری ئەم وانەیە دەکاتن. بێگومان ئەو کەسانە ئامانجدار و هەدەفدارن و ئینشاءالله داهاتوێکی زۆر ڕووناک و پرشنگاک چاوەڕیان دەکا، چونچێ کاتەکانی خۆیان لە دیار شتانێک بەسەر دەبن کە بیاوێتن سوود و قانزازی پێ بگەینێتن. بەڕاستی ئەوە یعنی گەیشتنەوە ئاستەکە تۆ دانیشتی لە دیاروانە لە دیار ڤیدیۆیەک بۆ ئەوی خۆت پێشبێخی، کەواتە تۆ بەشێکی زۆر هۆشیاری تێدا هەیە کەوا لە ئێستادا لە حاڵەتێکی هۆشیاری زۆر باش دەژی کە کاتەکانی خۆت بە شێوازێک بەرهەمدار دەکەی کەوا سوودت پێ بگەنی لە دوا ڕۆژدا. جا بەڕێزان خۆشەویستان بە ئێمە بینەوە سەر ئەو مۆزوع کاتێکەوە تۆ پێوانەت کرد بۆ نمونە لێرە تا ئێرە ئێمە ئەزەبا من هەر تۆزێک ئاوتی بکەم هەر ئێخی ئەو ڕوکنەم گرتیە خەریکە دەخنچین لەوێندەرێ ئەو دەرکە جوانەمان هەیلۆ بەس ئەوێندەرەوەیە یان جا بەڕێزان خۆشەویستان زۆر جار وایە بڵێن کەوا تۆ ئێستا لێرە پیکسلەکان یان برێن پێوانە دەکەی بە پیکسل بۆ دەپێوێت بەم شێوەیە لێرە تا ئێرە پێ دەڵێ ئەوەندە پیکسلەیە،
بەڵام ڕەنگە پرسیار لە مێشتی ئەوەی بەڕێز و خۆشەویست دروست بێتن کە ئایا ئێمە چۆن بتوانین ئەم پیکسڵاتە ببرێن پێوانەکردن بە پیکسل بگۆڕین بۆ ئینچیان بۆ سانتیمەتر. بەڕاستی لە ڤێرژنە کۆنەکانی فۆتۆشۆپدا برێن ڤێرژنی 2020 ئەوانە بە ڕێگای ئەمە دەیگۆڕی بۆ نمونە دەکردە کۆنتڕۆڵ ئار مەستەڕیش ئاساییەکە دەهات لێرە بۆ ئێرە دەتپێوە کە دەتپێوە بڵێن ئەم پێوانی مەستەڕەکە دانا وەکو پێوانەکردن مەستەڕەکە لێردانا یان لە لیستی ڤیو دەیتە خوارەوە لەوێن دەرێ ڕوڵەر ئاکتیڤ دەکەی کەوا ئاکتیڤت کرد یەکسەر ئەم مەستەڕە دێ بۆیە کاتێککە بە پیکسل پێوانەکەی بۆ کردوی ئەلێرە کلیچ لە ڕاست دەکەی بدەم بۆ نمونە ئینچێ سانتیمەترێ ملیمەتر هەیە لە ڤێژنە کۆنەکان کە دەتکردە ئینچ یەکسەر ئەو ڕێژەی سەرەوەش لەگەڕی دەگۆڕاتە بۆ شێوازی ئینچ کە دەتکردە برێن سانتیمەتر لەگەڕی ڕێژەکەی سەرێش دە بۆ سانتیمەتر بەڵام نازانم لە ڤێژنی 2022دا بۆچی ئەم گۆڕانکاریە ناکرێتنی ئینشاڵڵا ئەگەر گەڕام زانیاریەکەم دۆزیەوە لەسەر ئەو مۆزوع و چارەسەرکردنی ئەوە بە ئێوەی بەڕێز و خۆشەویست دڵم یا هەر کەسێک لە ئێوە زانی چۆن چارەسەر دەبێتن سوپاسی دەکەین کەوا پێمان بڵێ جا خۆشەویستان ئێمە کاتێک کە بڵێن پێوانە دەکەین لە نێو فۆتۆشۆپدا لێرە شتێکمانێ بە ناوی use measurement scale ئیشی چییە؟ نمونە کاتێکەوە تۆ use measurement scaleت ئاکتیڤ کرد بۆ نوێستا تۆ ئاکتیڤت کرد پێش ئەوەی کەوا بڵێن ئاکتیڤی بکە ئێستا ئاکتیڤمان کرد پێش تۆ هەر کارێک بکەی وەرە ئیمەیج ئەمە ئەم توڵە ینی measurement scale بەڕاستی کاری زۆر ناوازل بۆ ئەنجامدەدا دەتوانی لە ڕێگەی ئەم measurement scale بزانی لە ڕاستیدا ئەم دەرکەیە چەند بە چەندە چەند درێژە چەند پانیە ئەم کاشیە چەند درێژە چەند پانیە لەناو فۆتۆشۆپ بە پیکسل دەپێوی بەڵام کاتێکەوە تۆ لە ماڵەوەی لە شوێنێکی ڕسمی دیوارێک شتێک دەگری بێ لەناو فۆتۆشۆپ پێوانەی بکەی بە شێوازێکی دروست کە ڕیالیستیکەکەی بە شێوازێکی برێن حەقیقی لە دەرەوە چۆنە لە نێو فۆتۆشۆپی شەماشت بێ ئەمە لە ڕێگەی ئەم use measurement scale بەکاردێ بەس پێش وەختە دیبەی سێتە پەچی بکەی پێش وەختە تۆ دەبێ بە فۆتۆشۆپی بڵێ کە ئەمە چەند بە چەندە نمونە ئێستا ئەمە بینە سەر برێن ئیمەیج لەوێن دەربێنێ سەر ئەناڵایسز لەوێن دەربێنێ سەر measurement scale لەوێ کەستەمی لێ بدەین ئەگەر کەستەم نەبوو یان ئێستا برێن ئێستا ئەوە ئەناڵایسس جاروێ دیفۆڵتە بەڵام تۆ دەیکێتێ کەستەم کاتێک کە کەستەم لێدا ئەم دایلۆگ بۆکست بۆ دەکرێتەوە کە ئەم دایلۆگ بۆکست بۆ کراوە تۆ لەباری توڵدای لەباری تۆڵی ڕوڵەلدای نمونە یعنی لەو ڕسمەی تەنها 1 ئینچ 2 ئینچ 3 ئینچ تەنها بزانی ئەم جەڕەسە چەند بە چەندە یان بەس درێژیەکەی چەندە یان بەس پانیەکەی چەندە ئەوە تۆ دەتوانی بزانی بە شێوازێکی ڕاستەقینە هەمووی فۆتۆیەکەی پێوانە بکەیت جا بەڕێزان نمونە ئێستا من لەم فۆتۆیەدا ئەگەر تۆزێک زوومیشی بکەین بڵین لەم فۆتۆیەدا من بزانم درێژی ئەم جەڕەسە درێژیەکەی بریتە لە چەند ئێستا هەیرە تا ئێرە ئێستا مە پێوانەمان کرد پاش ئەوەی کە بۆکسەکە مێژرمنتشمان کردەوە بەس بەچی بکەین بە شفت بکەین بۆ ڕاست و دروستی بۆمان ئەوە بکە هەتا ئێرە لێرە لە فۆتۆشۆپ پێ دەڵێتن لە فۆتۆشۆپ پێ دەڵێتن 415 چیە 415 یان 16 چیە پیکسڵە درێژیەکەی 415 پیکسڵە بەڵام من لە ڕاستیدا لە ژیانی ڕاستەقینەدا ئەم جەڕەسم پێواوە درێژیەکەی بریتە لە چەند لە 20 سانتیم لە 20 سانتیم بۆی بە فۆتۆشۆپ دەڵێم ڕاستە ئەمە هەتا ئێرە 416 پیکسڵی تۆ دەکات بەڵام لە حەقیقەتی مندا لە ژیانی واقعی مندا 25 چیە لە خوارێ دەنووسی بۆ نمونە ئەگەر فیت بیتن دەنووسی FT ئەگەر سانتیمی دەنووسی SCM وەروە ئێستا من یەکسەر ئینتەرم کرد با دووبارە بچمەوە دەرێ ببورن دەنووسی CM یان ئەگەر ئینزبی دەنووسی برێن IN شتێکی لەواتە کەواتە لە لای من ئەمە بریتە لە چێ لە 25 یان برین بریتە لە 20 سانتیم بنووسین 20 سانتیم لێرەش بنووسین CM یەکسەر فۆتۆشۆپ تێدەگا دەرێکاکە دەزانم ئێستان باش تێگەیشتم 416 پیکسڵی من یەکسانە بە 20 سانتیمی تو لێ ئەمە ئەم پێوانەیە ئەم معادلێ بەکاردێنی لە بۆ پێوانەکردنی هەموو ڕسمەکەی نمونە ئەمە ئێستا ئۆکەیمان کرد ئێستا لەبەرەوەیم بزانیم درێژی ئەمە 20 سانتیمە یەکسانە بە 416 پیکسڵی فۆتۆشۆپی کاتێک کامن کلێر لێ دەم نمونە ئەگەر بمێ بزانم ئەم کاشیە درێژەکەی چەندە ئالێرە تا ئێرە برێن ئێستا بیپێوین هەتا ئێرە بینین یەکسەر نیشانت دەداتن زۆر بە ئاسانی بڵین ئالێرە نیشانت دەدا کە ئەم کاشیە بڵین درێژیەکەی بریتە لە چێ
لە 35 سانتیم پوینت 77 بەم شێوێت چێ بە لەگەڵ فۆتۆشۆپ دنیای واقعم لەگەڵ پیکسلەکانی وی ڕێخستەوە هەموو شتێک دەتوانین پێوەی کلێر لێ بدەین نمونە بتوێت درێژی ئەم دەرکێ بزانین چەندە ئەلێرە تا خوارێ بێنی ئەگەر شفتدا بگرن تا خوارێماینە یەکسەر پێ دەڵێ ئەو دەرگایە 116 سانتیم پوینت 95 درێژەکەیتی وەروە دەتوانی ئەو جارە بڵێن تۆ ئەو هابیێنی پانیەکەی یەکسەر پێ دەڵێتن بۆ نمونە پێپانیەکەی 50 سانتیم پوینت ئەوەندەیە جا بەم شکل و شێوەیە تۆ لە ڕێگەی مەژەمێنتەکەی دەزانی بڵین ئەو شتێکەوە دەتەوێت لە فۆتۆشۆپ هەمووی لە دنیای واقعدا پێوانم بکەی بەس بە شەرتێک تەنها لەو ڕسمە بزانین چ شتێک چەند بە چەندە بە فۆتۆشۆپ لێرە بەو مەستەڕێدەی پیوی کە پیوات دێ ئیمێژ لەوێندەرێ ئەنەلایسیز مەژەمێن کەستەم کە پێوات ئێستا بۆ نمونە ئەو جارە من بەس بزانم بڵێن درێژی کاشێکە برێنێتە ئێرە پێوام دەزانم ئەو 700 و ئەوەندە چییە 700 و ئەوەندە پیکسڵێ بەس لە واقعدا ئەم کاشێ لە لای من برێن 25 سانتیمە دەرێمە فۆتۆشۆپی لە واقعدا ئەوەندێ تا مەژەمێنتەکە ڕێکخست و بەم شکل و شێوەیە تۆ دەتوانی هەموو شتەکانی خۆت بپێوی جا بەڕێزان خۆشەویستان ئێمە لێرە فاصلەی وەردەگرین و دەینەوە خزمەتی ئێوەی زێدە ئازیز و خۆشەویست بەڕێزان خۆشەویستان بە خێربێنەوە ئێمە شتێکی وەمان نەما تەنها دەمانەوێت دەستخۆشی لەوەی بەڕێز و خۆشەویست بکەن کە ڕۆژانە لەگەڵ ئێمەدان لە کەناڵی بیرۆکار و لایک و سەبسکرایب و کۆمنت دەنووسن و چاڵاکیشتان هەیە بەڕاستی ئەمە مای دڵخۆشیکردنە و ئەو مای پژگیریکردنی ئێمەیە ئەمە وا دەکات کە ئێمە بەردەوام بیر لەوە بکەینەوە کە بزانین چ شتێک بۆ ئێوە بەڕێز و خۆشەویستێ سوود و قانزازی هەیە ئێمەش بە شێوەیەکی خۆبەخشانە بیخەینە بەردەمی ئێوەی بەڕێز و خۆشەویست تاوەکو بتوانن سوودی خۆتانی لێ بگرن ئێمە بەڕێزان لە کۆتاییەکەیدا عادەتەن وا دەکەین کەوا تێبینیەک یان ئامۆژگاریەک یاخود ڕوونکردنەوەیەکە بەزێ دێڵین لەسەر بواری گرافیک دیزایندا بۆ ئەوی بتوانین ئێمە ڕۆژ بە ڕۆژ لەم بوارەدا پێشکەوتنی بەرچاو بەدەستبێنین لەوانەیەک لەوانەکان باسی بڵێن بنەماکانی گرافیک دیزاینمان کرد باسی هێلمان کرد کە گرنگی هێل لە کاری دیزایندا دەتوانێت چ ڕەونەق و شەوقێک بۆ بەخشێتن بۆ دیزانی کاواتۆرەکەی لەوانەیە ئەم ڕۆژماندا تێبینیمان ئامادە کردووە ڕوونکردنەوەمان ئامادە کردووە باسی گرنگی شەیپ دەکەین ئایا شەیپەکان لە کار و پیشەی دیزایندا چ گرنگجێکیان هەیە بۆیە کاتێککە ئێمە باسمان کرد ئێوەش بە هەند وەری بگرن و زیاتر سەرنجی بدەن و وەروە زیاتر لێی ور ببنەوە بتوانن لە دیزاینەکانی خۆتاندا زۆرترین قانزاز لە هەر جۆرە شەیپێک بکەن کەوا چووکە دیزاین بریتێ لە کۆمەڵێک شەیپ شتێکی ناوازت لە کۆتاییدا پێشکەش دەکاتن بۆی ئەمە لێرە هیچمان نەما ئێوە بەجێ دێڕن بۆ تێبینی کۆتاییمان خوددا پشت و پەنای هەمیشەی هەموو لایەکتان بێت و خواتان لەگەڵ شێوە یان شکل یان شەیپ شتێکە کەوا بە چوارچێوەیەک دەورە درابێ و دیار بێ دەکرێ باز نەبێ دەکرێت چوارگۆشە بێ دەکرێت سێگۆشە و شتی تر بێ شەیپەکانیش دوو شێوەی جیاوازیان هەیە جیۆمەتریک و هەروەها شێوازی ئۆرگانیک یان ڕیگولەر و ئاسایی شەیپەکان هەر هەمویان بێکەوە لەسەر یەک شێوەیەکت بۆ دەنەخشێنن وێنەی شتێکت بۆ دەنەخشێنن کە لەلات ناسراو بێ ئێمە لە ئاماژەکانی هاتوچۆ دەگەین لە سمبول و نیشانەکانی تەکنەلۆژیا و گواروا لە وێنەی شێوەکاریش ژمارەی بەکارهێنانی شەیپەکان لە دیزایندا باوەڕ پێنەکراوە گەلک زۆرە یارمەتی دەدەن لە دامەزراندنی دیزاینێکی ناوازە نەخشاندنی دڵخوازی پێ ئەنجام بدە دانە لە سەردانە بەکاریان بهێنە گرنگی شەیپەکان لەوەدایە لە زۆرترین کاردا بەکاردێن جا سەرنجی دیزاینەرە بەنابەنگەکان بدە ئینجا تۆش بە زووی فێر دەبیت چۆن بەکاریان بێنی کاتێکەوە شەیپێک دەبێتە 3D پێی دەڵێن فۆرم جا فۆرم دەکرێت لە ژیانی واقعیشدا بەم شێوەیە شکل وەگرێ دەکرێت شێوەیەکی جێبەجێکاری وەگرێن نمونە هەبوونی لایت هەبوونی سێبەر و وارواسێ دووریەکانی لە شێوازی دوودووریدا فۆرم بیکەی بە شێوازێکی ڕاستەقینە تۆزێک زەحمەتە ئەگەر هەر حەڕەکەی نەبێ ئەوە هەر ئیشک و برینگە بینایەکی 3D دەکرێت برین لە چەند چارگۆشەیەک پێک هاتوۆیان لا کێشە جا لە ڕێگەی گرافیک دیزاینیش دەتوانی شکل و شێوەی 3D پێ ببەخشی جا لە دیزاینکردنی ڕۆژانەدا دەکرێت شێوەکان فۆرمیان پێ ببەخشی بە شێوازێکی زۆر سادە نمونە تەنها زیادکردنی سێبەرێک دەبینی جیاوازە سەیری ئەو کوپەکە بە زیادکردنی سێبەرێک لە ژێری چی لێ هات
زاتۆ شکر و شێوە شەیپەکان کە دەگۆڕی بۆ دنیای 3D واقعک و جوانیەکی تازت پێدەبەخشێ. داشکانێکی بێوێنە و کاتی بۆ سەبڕی ئەلکترۆنی. سەبڕی ئەلکترۆنی بەیەکێک لە باشترین و چاکترین هۆکارەکانی فێرکاری دادەنرێتن بۆ قوتابیان. لە ڕێگەی ئەم سەبڕێ زۆر بە ئاسانی دەتوانی وانەی ڕۆژانە بۆ فێرخوازان شی بکەیتەوە، هەروەها ئاستی هزر و تێگەیشتنی فێرخوازان بەرز بکەیتەوە. سەبڕی ئەلکترۆنی باشترین داهێنانی بواری پەروەردە و فێرکردنە. ئەم سەبڕێ ئەلکترۆنیە کارەبای ناوێ ماجیکی ناوێ و پێویست بە هیچ شتێک ناکا. بە شێوازێکی جوان و سەرنجڕاکێش وەک قەڵەمی ئاسایی لەسەری دەنووسیت و واروها دوگمەیەکیشی هەیە بۆ سڕینەوە. پەلە بکە ئەم داشکانە کاتیە و کۆتاوەت بەی سەبڕێ ئەلکترۆنیە.